بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. من هاوکار حەمەد بەرنامەی لە پایتەختەوەتان پێشکەش دەکەم. تەوەری ئەوڕۆی بەرنامەکەمان لەسەر سەلامەتیە لە کاتی ڕووداوەکاندا. بۆ ئەمڕۆ باس لە هۆشیاری تاک دەکەین تا چەند هۆشیارانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکان دەکا. ڕێژە و ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ و ڕووداوە سروشتیەکان دەخەینە ڕوو. بۆ مەبەستە میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا حەیدەر ئەحمەد مامۆستای زانکۆ و ئەندازیارمان کردووە. سوپاسی دەکەین بۆ ئامادەبوونی و زۆر بەڕێز مامۆستای یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری بۆ سەلامەتی ڕێگاوبانی کوردستان. زۆر بەخێر بێن، بەرنامەکەتان ڕازاوەتر کرد. سوپاسانەکەمە خۆشتان ڕازاوێ. مامۆستا لە جەنابتەوە دەست پێ دەکەین ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لە کوردستان بۆچی ئەوەندە زەرەر و زیانی هەیە؟ ئەو زەرەر و زیانانە ئایا دەبێ ئەوەندە بێ یاخود دەبێ زووتر کۆنتترۆل بکرێ؟ بۆ نمونە ئەو ڕووداوەی ئاگرکەوتنەوەی هەولێر ڕوویدا، بۆ نمونە زۆر جار بە بارانبارینێکی کەم ڕوودا و لافا و ڕووخانی پرد و ئەوانە دروست دەبێ. سەرتا سوپاسان دەکەم. وڵی بەنسبەت هەندێک قەزایەوەی متعلقە بە من وەوەی تریش بە ڕوخسەتی جەماعەتی مەدەنی لەوانەیە، چونکە خۆزگە ئێستا جەماعەتی مەدەنیش چەند کورسی نییە، بەس خۆزگە کورسێک لێرە وایە ئەوانیش لێرە بوانێ ئەوان بتوانن بیانتوانی بە زیاتر خاصە مەسائلی لافا و ئەو شتانە قسەی بکەن. بەڵام ئەو ئەحداسانی ڕوودەدا ئێستا حاليا لە کوردستان مەجموعەیەک ڕەهەندی هەیە. یەک لەوانە بە دەرەجە یەک هۆشیاری خەڵکەکان. ئێستا بۆ نمونە کارەبا کە لەو شتانە کە ڕوودەدا لە قەیسەری فلانکە شوێن دەسوتێ فلانکە شوێن ئاگر دەگری، سەبەبەکە چییە؟ دەرەجەیەک هەندێک لە ڕووی تحقیقیەوە میعلاقم بەسەرەوە نییە، چکەم کابراایکی محقق نیمە بزانم چۆن بووە، چێ خەتایی بووە، کارەبا بۆ شتیتر بۆ پەیوەندی بە منەوە نییە. بەڵام لە ڕووی هۆشیاری تاکەوە کاتێکەوە شتێک ڕوودەدا یەکەم شت ئەو لافاوانە زۆر جارێ ئەحداسەکان دەگەڕێتەوە دەرەجەیەک هۆشیاری خەڵکەکە، پاشانەکە وەکو نیظام، وەکو سیستم، وەکو حکوومەت. ئایا هەر یەکە نسبەیان چەند دەکات؟ ڕووداوەکە بۆ نمونە ئاگر لە بازاری لەنگەی هەولێر کەوتۆتەوە. بەڵێ ئایا دەبێ بە چەندین سعات کۆنتترۆل بکرێ؟ ئایا دەبێ بەو شێوازە ئەو بازارانە دروست بکرێن کە نەتواندرێت کۆنتترۆل بکرێ ئەو هەموو زیان و زەرەرەی لێ بکەوێتەوە، یاخود دەبێ بە شێوازێکی تر دیزایانی ئەو شوێنە؟ کاک هاوکار دەرەجەیەک یعنی لە ڕووی دیزاینەوە گەر بێ تەماشای بکەینێ، خاصن لە ڕووی کارەباییەکە بێت تەماشای بکەن. یەک لەوانە سیستمی ئاگادارکردنەوە لە ئاگر، دومینیان مەسلەی فایرفایتینگیان کوژانەوەی ئاگرەکەەوە ڕوودەدا. یعنی پێویست ناکە لە نقطەیەک بابرین هەرچەندە لەو منطقەی ژۆبزەم لە لای لەنگەی ئەوەی لێە بنکەی ئاگرکوژێنەوەی لێ، یاخود ناو بازار ناو سیمەتی لەو ئیزدیحامی لای برین هەر سینەمە حەمرایە برین لەو منطقانە لێتی پێویستە دیزاینەکان بگۆڕێن. ئێستا بۆن منە دەرەجەیەک کاتێکەوە ئاگر کەوتەوە ئایا سیستەمەکە ئیش دەکا کەەوە ئاگدارمان بتۆ ئاگر کەوتنەوەکە. دووەمی بەڵێ چونکە پێش ئەوەیە تو لەو فەرز ناگە فەرع ئاگری گرت هەموو سیستەمەکە ئاگدارکردنەوە لێ دەکاکە لە فلانکە شوێن ئاگرە خەڵکەکە چۆلی کەن. ئەوە دەرەجەیەک. دەرەجەی دوو ئێستا زۆر دەوایر هەیە کە دەڕۆی تەماشا دەکەی سیستەمی ئاگرکوژێنەوەیان دانایە، بەڵام دیتێکتەرەکان ئایا چەندی ئیش دەکا. یعنی لۆ زۆربەی هەرە زۆری تا سەڵ دەکەم بەس دانایە پێشترێ تێستەچیان پێ کردیە پاشەوەی ئیسلام کرا کاکە بەخێر من سەرچاوم فەرم و لیژنەکە ڕۆیشتیە فترەیەکی پێچووە لە حتا لە شوێنی حساس بینیمە تەماشا دەکەمێ بابە لۆ ئیش ناکە داوائری حساس یەک لەوانە یەک لە شوێنەکان پێز ناکە نایبینی تەماشا دەکەم بەس دەسە دوو پاتری احتیمال دەبێتە 15,000 حل بوو باە تەماشا دەکەمێ. ینی بەس لە ڕووە قانونیەکەیەوە عیلاجی ئەو دەردانیان کردووەکە ئێمە بۆ نمونە ئەگەر لیژنەیەک هات هەرچەندە لیژنەکانی ڕەنگە کەم تەرخەم بن هات بڵێن کاکەوە لە ڕووە قانونیەکەیەوە ئەو پێداویستیانیان هەیە، بۆ نمونە حەریق هەیە لەو بازارە ئەو شتە هەیە، بەڵام نازانن ئەو کەسانەی کە لەوێنە ڕۆشنبیریەکیان هەبێت کە بۆ خزمەتی خۆیان بەکاردێنرێت. بەڵێ یعنی ئەو شتانە بە سەراحەت ینی مەفروزە خەڵکەکەش کەەوە ئیسعافاتی ئەوەلیش فێر نەبووە. دومین مەسای یعنی شتە لۆ ئەمن یەک نقطە هەیە زۆر هەدەف ینی حەز دەکەم خەڵکێک بزان لە ڕووی هۆشیاریەوە تەماشا دەکەی کاتێکە ئیزدیحام دەبی خود نازم ئەو ڕۆژەی بینی دیاننا هەشت سایت سیارە دەڕۆی ئەگەر احتیمال لە مەجای هەبا سیارەکەن لە سەتەنیش دەڕۆیشتن بەزەوە خەڵکەکە ببینیتە وڵا بازاری لەنگەی هەر ئێستا ئێکاکە دەبڕۆ بەردەست تیمەکان بەردەن یعنی حەقوای ئەو جادانە بە سەراحەت لەو حالەتانە قەتع بکرێ نێن هیچ خەڵکێک بڕاتە ئەو شوێنێ ئەمن یەک لەوانە خەڵکی مەفزولیە ئیزدیحامێک ڕوودا دوو سیارە دەعم دەکەن 50 خەڵک لێ دەرێت چەند جار حادیسە بووە بڕخسەتی ماوەستای دەمەش چەند جار حادیسە ڕوویدایە خەڵکانێک چۆ بەس دوو سیارە دامیان کردیە لە بۆی ئیستاپیان گرتیە
استاذ تخواتن سيارات خلط سعر ليدا دعمي ترويدا اما هي روجه بخري بخم تماشام كردي قلت خوا او خلقت سبوا ريجي لا لعفاو هستا نمزاني دو سعر خريب سعر لمن بدا الباجنا والحمد لله بس اخي درتي اضرب لروي هوشياريوا باشان لروي كهربائيات لروي كهربائيات وديني ولا او دعاء عليه مامسا ديني لايت زنابت باسي لروداوكاني هاتو تشوكل بخود دزاني لهريمي كردستان ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک دەبێتە قوربانی گیان لە دەستدەدا کەم ئەندام دەبێ بریندار دەبێ ئایا هەرێمی کوردستان بەو ژمارەی دانیشتوانەی کە هەیەی هی ئەوەیە ساڵانە نزیکەی 1000 کەس ببێتە گیان لە دەست بدات جگەلەوەی چەند هزار کەسێک کەم ئەندام و بریندار ببێ بەناوی خۆی گەورە میهرەبان بواری هاتوچۆ بوارێکی زۆر گرنگە لە گەشە سەندن و لە پێشکەوتنیش گەر هەر کەسێکیش سەردانی هەر وڵاتی بکات بە چۆنێتی ڕێخستنی هاتوچۆ بە پابندبوونی خەڵکەکە بە یاسا و بەڕێنمایەکانی هاتوچۆ لە هەمان کات جێبەجێکردنی یاساکانی هاتوچۆ لەلایەن کارمەندانی هاتوچۆ بە شێوەیەکی یەکسان ڕادی وشیاری کۆمەلگا دەرەخ بۆیە بەداخەوە ئەتوانم بڵێم لە کوردستاندا لە ئەنجامی نەبوونی وشیاری هاتوچۆ لای تاک وای کردووە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بەرەو هەڵکشان بڕوە لە هەموو دنیاداوا بۆ کاری لەسەر دەکەن کە ڕووداوەکانی هاتوچۆی ئەم ساڵ جیاواز بێ لەگە ساڵی داهاتەوە تا ساڵ بە ساڵ کەمیەکەنەوە بەڵام لە کوردستانی ئێمە ساڵ بە ساڵ ڕووداوەکانی هاتووە زیادەکە ئێمە گەر ئامارێک بدەین بەدەستەوە دەبینین ئێستا لە کوردستان ساڵانە نزیکەی 1000 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ و هەندێک ساڵیش هەیە زیاتر لە 1000 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆمرێ ئەمە لەلایەن ینی ئەگەر بە بیرکاریانە حسابی بکەین کولی ڕۆژێ هەموو ڕۆژێ نزیکەی 3 کەس گیان لە دەست دەدات هەموو ڕۆژێ بەم بەشێوەیەکی معدل 3 تا 4 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ ئەمە بەس مردن لەگەڵ ئەوەشدا ساڵانە زیاتر لە 12000 کەس بریندارە بێ و زیاتر لە 100 کەسیش کەم ئەندامە بن ئەمە لایەنی مرۆیەکە لەلایەن زەرەرە مادیەکەشەوە ساڵانە 20 تا 25 میلیۆن دلار عفو زەرەری مادیە لە هەرێمی کوردستاندا هۆکارەکەی بەس ڕۆشنبیری تاک و پابەند نەبوونە بە ڕێنمایەکان یاخود بینەوە سەر ئەوەی کە ڕێگاڵبانەکانیش کەم و کوڕیان هەیە خۆی بە شێوەیەکی ستاندەر ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت بە 3 بەشەوە بەشێکی لە 180 بەر شوفێر دەکەوێت لە 110 بەر ئۆتۆمبیل دەکەوێت و لە 110 بەر ڕێگاوبانەکەوێت لەگەڵ ئەمەشدا زۆر هۆکاریتر هەن کە ڕێخۆشکردن بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر ئێمە ئێستا باس لە گرنگی مۆبایلی ڕەنگە یەکێکە بێت لە تەکنۆلۆژیا گرنگەکان کە ئەتوانێت شوێنە دوورەکانمان بۆ نزیکاتەوە بەڵام بەداخەوە لە کوردستان لە ئەنجامی نەبوونی و شیاری لە بەرەوەی شتێکی نامۆ بۆ هاتە وڵاتی ئێمەوە ڕووداوەکانی کوردستان ئێستا زیاتر لە 146 ڕووداوەکانی کوردستان هاتوچۆ دەگەڕێتەوە بە کارهێنانی مۆبایل چکە بۆ کاتێک شوفێر بە دەستێکی سوکان دەگرێت کاتێ وەزەنگێکی مۆبایلیشی بۆ دێ بە دەستەکەی تریشی مۆبایل دەگرێت لەو کاتدا بە شێوەیەکی ئەتیادی هۆش و بیری لەلای شەقام نامێنێت لەسەر ئۆتۆمبیلەکە نامێنێت بۆ چێ بۆ ئەو کەسەی کە قسەی لەگەڵدا دەکات ئەوە جاران بەس قسەکردن بوو ئێستا سناپ و سناپ گەنجان بە تایبەتی گەنجان ئەمە سناپەگرن ئەمە ڤیدۆ ئەنێرن ئەمانە هەموو هۆکارن ئەمان هەموو هۆکارن و بە تایبەتی لەلایەن گەنجانیشەوە ئێستا خێرایی یەکێکە لە هۆکارەکان لە 160 ڕووداوەکانی کوردستان پێکدێنێ بە تایبەتی لە چینی گەنجاندا و زۆربەی زۆریشی مردوەکانی ئمە بەداخەوە هەر لە چینی گەنجان ماسەیانی پێت وایە ئەو تەکنەلۆژیای کاریگەرێکی زۆری کردووە لەسەر زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بەڵێ سزا دانراوە ئایا ئەو سزایانە تەنها لە پێناوی ئەوەی کە سزا هەیە یاخود یاسا هەیە یان ئەو یاسا و سزایانەی کە دانراوە نەیتوانێت کۆنتترۆلی و باردۆخانە بکات خۆی مەرج نییە هەموو شتێک بە سزا چارەسەر بکرێ ڕەنگە وشیاریەکەی هاتوچۆ وشیارکردنەوەی خەڵک واتەوە پێدانی وشیاری بە خەڵک ڕەنگە هۆکارێک بێ بۆ زیاتر بۆ کەمکردنەوەی ڕێژەی ڕووداوەکان و ڕێژەی سەرپێچی ئێمە گەر ئامارێک بدەین بەدەستەوە تەنها لە ماوەی دەمانگی ڕابردوودا لە کوردستان زیاتر لە 1,300,000 سەرپێچی تۆمارکراوە 1,300,000 سەرپێچی و ڕەنگە تەنها لە ڕێی کامێرەکانەوە زیاتر لە 800,000 سەرپێچی تۆمارکراوە واتە ئەمە هەمولایانی داراییەکە بەڵام ئەگەر ڕەنگە وشیاریەکەی هاتوچۆ تێکەڵمان بکردایە ئێمە ڕەنگە بمانتوانایە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ کەمکەینەوە و ڕێژەی سەرپێچەکانی بتوانانی کەمکەینەوە مامۆستا دێمە وڵات بەس دەسمە لای مامۆستا دوایی وەڵامی ئەو پرسیارم دێ ئایا ئەو ڕێژە زۆرەی سەرپێچیانە کە تۆمار دەکرێت بەشێک لە خەڵک دەڵێ مەبەستیان بەشێکی زۆری مەبەستی هاتوچۆ ئەوەیە کە بڕێکی زۆر داهات بەدەستبێنێ نەک کۆنتترۆلکردنیەوە دواتر وەڵامیەوەم دەیتەوە مامۆستا باسی
کارەبایاتت کرد بەشێکی زۆری ڕووداوەکان و جەنابش پسپۆرەکەت لە ئەندازیاری کارەبایە بەشێکی زۆری ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە پێشەوە بینە سەر لافا و ڕووداوە سروشتەکانی تر دەوترێت هۆکارەکەی کارەبایە مەسەرەن لە ماڵەوە لە ڕانی ماوەیەک پێش ئێستا خانەوادەیەک منداڵێک و چەند کەسێک گیانیان لەدەست چەند منداڵێک و چەند کەسێک گیانیان لەدەستدا لە چەمچەماڵ ڕووداوێکی هاوشێوە هەبوو قەیسەریەکەی هەولێر هەمووی دەگوترێت هۆکارەکەی کارەبایە فعلەن کارەبا ئەوەندە خەتەریاتی هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان لە ماڵەوە ئەگەر بە شێوازێکی باش بەکارنێنرێ مامسن کاکە هاوکاریەک نمونەی زۆر بەسیط هەیە ئێستا لە هەموو لە ماڵەکان هیتەر هەیە ئەو هیتەرە وارەی خۆی لەگەردایە ستاندەر تقریبان چەندە بە حدودی مەتر و نیوەکە هەستا لایمە هەموو چیان کرێت درێژیان کردیە کردیتیان بە 3 مەتر کردیان بە 4 مەتر لەوێ بەس بگاتێ چونکە کۆنتترۆل هەموو ژوورەکەی یەک ملاحەزەی بکەم بڕۆن ئەو جوینی کارەبایە کە لەو شوێنێ زاری والێ تێپیش کەم لێ دەدەن بەس دەستی بکێ ئایا بزانێت چەندە تەمەشاتکە گەرم بووە کابراش زاری والە هەیە هەر هەموو هیتەرەکەی ئیش پێدەخی 1 2 3 تەمەشا دەکەی 4 5 دەکای ئیوالە هەیە بەقەدەر یەک تەلەڤیزیۆنێک بینیومە لە ماڵان تەمەشا دەکەینێ بڕۆ بەس دەست لە جوینەکەی دە چەند گەرم بووە سەعاتێک 2 سەعات ئەو گەرمیەتی لێدێ زیاد دەکات بە شەوان لە کاتی خەو زۆربەی شتەکان ئێستا لەو فترەی دەستخۆشی لە مجموعی برادەر دەکەین کەەوە شتەکانیان بڵاو کردەوە فلانگە گازی پێیا دەکات دەبتە سەبەبی ئەوەی بۆ ئیلا ئاخیریهی ئەوە یەک دومین کاک لە کوالیتی مەوادەکان ئێستا بۆ نمونە هیچی ئەو ڕۆژە تەمەشام کرد 2 وایرم هینا مقارنم پێکردن تەمەشام کرد دانەیەکیان بەبێ ناوهینانی وڵاتەکانیان دانەیەکیان باعتیبار ستاندەرە هەردووچیان 1.5 ملیم بوون کە یەک لە قیاسی کارەبای ئەوتیان 1.5 ملیم بوو تەمەشا دەکەینێ ئەویان ئەستورتر کرا بوو عازلەکەی یعنی پلاستیکەکەی بەڵام وایرەکەیان باریکتر کرده بوو ئەویان تەمەشا کردی بە ستاندەر بوو وایرەکەی زۆر و عەدەدەکەی مەزبوط بوو زۆر ڕێکپێک بوو عازلەکەشی باش بوو یعنی ئەو پلاستیکی لەسەریشی چاک بوو ئەدە فەرموو کاکە تۆ ئەو کاسانە بەداخۆ ینی ئەوش لێرە دەگەڕێتەوە سەر زەمینی ئەو کەرستانەی کە لە بیناسازیدا بەکاردێنرێت کەم تەرخەمی تێدایە و کواڵیتیەکانیان باش نییە زانی کاک هاوکات لە مشتەمەعیمە دائیمە لە عەرەب دەرێ هەشتێکەوە گران بوو بزانە باشە ناگەوتەیە کابرە جاریوارە مارکەیە کە برێن فلانکە مارکەیە یاخودێمە دەرین باشترین شت گێنەر لە بۆ کارەبای چییە مادەی منسە یاخ لە هەولێری پێ دەرێن سفر بەڵام ئەی کرد بە زێر لی باشتر بەڵام گرانە ئەمە شتەی نارین بەڵام خەڵکی مەدەڕوە کامەی مەسەن یەک لە فەوار دەکڕیتن ئەویان بە 25,000 ئەویان بە 18,000 دەچی لە 7,000 عادیەکەی دەکڕی بەڵام زەرری لەوانەیە 7 وەرەقەی لێ بداتن ینی خەڵکی مەدائیمەن لە شتی گەندە هەتە بەداخەوە تازیرەکان ئەو برادەرێک بوو سلێمانیە کاک حاجی وشیار باسی دەکردێ گوت زەلامەکەم بینی فەخفوریە مامسە فەخفوری ئەبسەچی فەخفوری هەیە بە دۆلارێک و یان دۆلار و نیوە شتی زۆر جوان زۆر ڕێکپێک دەچوو چشتی گەندە هەیە ئەوی دەینە شتی گەندە ئەوە لەلایەک لە ڕووی کارەباییەوە بەداخەوە یعنی دەستخۆشی لە مەزمێ خەڵ دەکەین کاشتی باش و کوالیتی بەرز دەینن لە هەمان کاتدا خەڵکێکە هیچ ئیختیساسی نییە لە پسپۆریەکەی خۆی یاخود لە بواری کارەبا یاخود ئەوە دەچی فنجانی دێنی فنجانەکەی بەکەل نایە یعنی محاویلەی دێنی لەوانەیە تەلەکانی بەکەلگنێ کێبڵی دێنی هیچی ستاندەری تەواونیە بەس ئەو دووف لە سەرزانترە بینتە لێرە تاوان کاک هاوکارشتە چیتکەشی ئێستا مەحالێن لە کوردستان کە مەربوطین بە عێراق چ ستاندەرە بەکاردێنی برتێش ستاندەر یان ستاندەری بریتانی بڕۆ تەماشای سەرچویس مەفروزە هەر هەمووی سێسەریبی ئەو سێسەرەکان هەیە خەڵکی مەچیە دوی هینایە یەکیان ستەمی ئەڵمانیە یەک لە تورکیای مەوادی هینایە یەک لەوانە شەحنی مۆبایلی کە ئیتالیە بڕۆ تەماشای بکەنێ بێن لە ئیتالیاوانە بەکاردێ یەک چووە هیندیە هەر هەمان شتە بەس تۆزێک گەورە و گچکەی پێە لێ تەماشا دەکەی زۆربەی حالەتەکان هەیە دانانیشی کابل بە بۆ کەس لێ دەکە بە بۆ کەس لێدا شکا و زائیدەن لە شتەکانیش دەگەڕێمەوە سەر ئەو نقطەی مەفروزە بە سەراحەت کاک هاوکار دوایی یان بەشەشی لۆ تەرخان بکرێ ئەویشیان ئەوەیە هیچ کارەباتیە گار هەر کەسێک کە ممارسەی مهنەی خۆی دەکا پێویستە چ بکە پێویستە بیداویسی دەورەیەکی ببینی لە ڕووی ئەو مەوادانە بەکاردی کاکە ئەو مەوادەی لە کارەبای ئین شێوەی خۆ بۆ جوانی دروست نەکرایە خەڵکی مە هەمووی دەچی بە تێپ و بە ددان و نازانم چۆ هیچ نەعودەی بەکاردێنی لە ڕووی سەلامەتیەوە و زائیدە نەت شتەکانیشمە بەڕاستی پێوێن بەداخۆ زۆربەی ستاندەرە یان کابرا هەر وڵاتە و شتەچی دەینی ئێستا بڕۆ تەماشای خەستەخانەکان کە بەداخەوە کە ئەوانەی کە تورکەکان تەسمیمیان کردیە مەفروزە هەمان ئەتیزە یاخود تەماشا دەکەی لە کوردستان لەسەری فەرزکردنیە سیبی کابراایەکەەوە ئەجیزەکەی دێن تەماشا دەکەی سەر پلاکەکەی
دویە لێش هەرچەندە ئێستا حالیان ئەگەر بێ و تەمەشای بکەین لە بازار ریشەوەی داهتاشۆیەکیان هەر شتێک دەیکڕی سێسا سەرەوەیاری دەگەردایوانە پلگەکان لە هەر شوێنێک تەمەشای دەکەێت و کابرا لەو ئەمریکای دروستی کردیە کارچەند ڤۆلتێکی فەرقی هەیە ببوورە یان مەسەلەن لە بۆ لە عێراق بەکاردێنی کابرا دەسی لە ئەڵمانیا بەکاردێنی خەڵکی هەموو ئەداپتەر یاخود ئەو ئەدەپتەران بەکاردێنیش چەندی سەدتەواوە هیچی هەروەها دەکەیە ڕای دەچێشی سویس پلاک تەمەشارەکە مامۆستایەک سەری بەجێ دەمینی ئەو دەدەیا بەدەستی بەخوات زۆر زاریوالێ کابڕاستۆ بەدەستی دەربینی لە بیری سۆ بیکوژێن تۆڕات ئەوان تووشی حادیسە و شتی بیکا کاوکار دێنەوە چارەسەریەکان مامۆستا پرسیاری ئەوم لێ کردی کە ئەو یاسایانە و ئەو سەرپێچیانەی دانرا ئەو بڕە زۆرەی غەرامات دانراوە بۆ بنبرکردنە یاخود خەڵکێک دەوترێت تەنها مەبەستیان کۆکردنەوەی پارەیەکەوە هەڵێ نابی بە 100% ئەوە بڵێ بەڵام نەیتوانیوە کۆنتترۆلی بکە خۆی سزای دارایی ڕەنگە هۆکارێک بێ و بەربەستێک دروستکە بۆ ئەوی کە سەرپێکی دروست نەبێت وەستا داراییەکەش لە هەموو وڵاتانی دنیادا هەیە یان لە وڵاتانی دنیادا گەر هەر کەسێک لە مەسەردانی وڵاتانی کردبێ هەموو ئەوروپا بگەڕێ ڕەنگە 50 پۆلیس نبینی لە هەموو ئەوروپای 50 پۆلیس نبینی بەڵام ئەوەی کە کردوێتی کامەری چاودێریە سزا داراییەکەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا وشیاری هاتوچۆیەکەیە چکە وشیارەکەشیان هەیە لەگەڵ ئەوەشدا من هەموو کاتێک گوتومە چەندێک سزای سەرپێچی زیاد بکرێ بەڵام ڕسومات کەم بێتەوە بۆ من کاتێک کە ئۆتۆمبیل لێ دەخڕم ئەتوانم پابەت بن بە یاساوە بە ڕێنمایەکانی هاتوچۆ سزاکە نەدەم سەرپێچەکە ناکەم سزاکەش نادەم بەڵام ڕسومات شتێکی مەجبوریە من سیارە بەناوەکەم ئەبێ ملیۆنێک و بۆم دیاریکراوە ملیۆنێکەوە نەبدەم هەر بێ پارەکە بدەم مۆڵەتەکەم تازاکەمەوە 7,000 نارم بۆ دیاریکراوە هەر بێ پارەکە بدەم بەڵام ئەتوانم سەرپێچەکە نەکەم سزاکەش نەدەم ناڵە سزاکە بۆ فلان و بۆ فلان و بۆ فلان شوێنە بۆ دایر ئەڤڵەیە ئەتوانم من سەرپێچەکە نەکەم سزاکەش نادەم بەڕاستی اینجا ئەمەی هۆکارەکە مامۆستا دێنە سەر ژمارەی ئۆتۆمبیلەکان لە هەرێمی کوردستان دەگوترێت ژمارەیەکی یەکجار زۆر کە دووقات و سێقاتی بەراوردکردنە بە جادە و ڕێگاوبانەکان هەرێمی کوردستان ئەو ژمارە زۆرە ئۆتۆمبیلە لە بەرامبەردا دەتوانرێت بە پاس بە میترۆ بە بەوانەی کە لە وڵاتانی کە جەنابێت ڕەنگە ئەو وڵاتانت بینی بێ پڕ بکرێتەوە تا چەند ئەوانش هۆکارن بۆ زیادبوونی ئەو ڕێژە زۆرەی ڕووداوەکانی هاتوچۆ و زیادبوونی قوربانیان هەرچەندە ئۆتۆمبیل زیاد بکە ڕێژەی ڕوودا و سەرپێکی زیادەکە بەداخەوە ئێستا توانم بڵم لە کوردستان دەگەت دووە ئاماری ژماری ئۆتۆمبیلەکان لە کوردستانە بدەین ئێستا 1,500,000 سیارە لە کوردستانە هەیە تەنها لە شاری هەولێر وانی نزیکی 800,000 بووینەوە تەنها لە شاری هەولێردا ئەمە لەلایەن شقامەکانی ئێمە و ڕێگاوانەکانی کوردستان بە حکمی ئەوەی کە ئێمە تەنها ڕێگای وشکانیمان هەیە ڕێگای ئاویمان نییە زەختێکی زۆر لەسەر ڕێگاوانەکانمان هەیە و ڕێگاوانەکانیشمان وەکو پێویست نییە لە توانای هەڵگرتنی ئەم هەموو ئۆتۆمبیلە ڕێگاکان هەر بە ڕێگای مەرگ ناس بە ڕێگای ئەنی ئێستا ئێمە سێ ڕێگای سەرەکیمان هەیە لە کوردستانە کە بە ڕێگای مەرگ ناسراون بەداخەوە ڕۆژ نییە ڕووداوی دڵتەزیێنی تا دروست نەبێ ئەوش ڕێگای کەس نەزان کۆیە ڕێگای عربەت دەربەندی خانە و ڕێگای بەردەڕەش دهۆکە ئەمە سێ ڕێگای سەرەکی مەرگن کە هەچەند ڕێگاکانی تریشمان هەیەکە بەڵام ئەم سێ ڕێگایە زیاتر لەلایەن هاتوچۆ بە ڕێگای مەرگ ناسراوە بەڕاستەکەی وەکو وتیشم چەند ئۆتۆمبیل زیاد بکار ڕێژەی ڕوودا و زیادەکە ئێمە ئێستا هەموو ساڵێک نیان نزیکی 100,000 یان ساڵی وهەیە لە 100,000 سیارە بە سیاری نوێ تۆمار دەکرێت ئەی سیارە کۆنەکان بە دوواداتی ناوتان کردوە کەم هەیە ئێستا سیارە ناو ببردری هەر زیاد دەکا هەر کەڵەکە دەبێت خۆی یاسایەکەی لە پەرلەمان دەرچوو هەر ئۆتۆمبیلێک کە تەمەنی گەیشت بە 20 ساڵ نابێت لە کار بکە ساڵانە ئەو کاتی کە حتا منش لە ناوبەڕێبەرەتی چۆ ئیشم دەکرد زۆرجار ڕیسی ئەو لیژنەیە بووم کە دەچوین ئەو سیارەنەکە هات هەڵدەوەشێنرایەوە لە مەقابلی ئەوە ڕقەمەکەی دەدرایەوە سیاریچیکەی نوێی پێ تۆمار دەکرد ڕەنگە ئێستا لە حدودی زیاتر لە 20,000 لەوانەی لە شاری هەولێردا ئەوە کرابێ بەڵام ئێمە ئۆتۆمبیلەکانی کۆنمان هەرماوە ئەگەر بکرێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی ڕوودا و بۆ کەمکردنەوەی ڕێژەی سەرپێچی ساڵ بە ساڵ ئێمە تەنها یەک مۆدیل داخڵکەین لە کوردستاندا ڕەنگە تەنها ڕێگا چارە بێ ڕەنگە نتوانیت تۆ بڵێ ڕێگای هاتنی ئۆتۆمبیل هەردەگرم ناکرێەوە خۆ ئەشکرێ کە مادەم ڕووداوی هاتوچۆ زۆرە لە وڵاتدا مادەم سەرپێچەکە زۆرە خەمێک لەو وەزع بخورێ ئەبێ دەکرێت تو هەموو ڕێیەکان بگریتە بەر ئەبێ هەموو ڕێیەکان بگریتە بەر بەڵام لەگەڵ ئەمەشدا کە یەک مۆدیل داخڵ بێ لە ساڵێکدا دەتوانم بەڵام ڕێژەی ڕووداوەکان ئەتوانرێ بە ڕێژێکی دیاریکرا و ڕێژەی ڕووداوەکان کەم بێتەوە چکە ئێستا گەروا بڕوا ئێمە لە چەند ساڵی داهاتوودا خەڵکانێکی زۆرترمان بە ڕووداوەکانی هاتوچۆ مرن چکە ئێستا ئێمە ئەگەر
ڕووداوەکان ڕۆژانە بەداخەوە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕسمی خەڵکانێک 2 کەس 3 کەس بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە عائلە بالکامل خێزان یعنی ئەوە بەرپرسان بە سەیری دەکەن بەرپرسانی هاتوچۆ و بەرپرسانی هەرێمی کوردستان یاخود لە بیری چارەسەرکردنی ئەو کێشەیەدا خۆی ئەبێ بێ لە بیریدا بن بەڵام بەداخەوە من هەتاکوی ئێستا بڵێم هەتاکوی ئێستا لە کوردستاندا بە شێوەیەکی گشتی بواری هاتوچۆ بە هەندوەر نەگیراوە ئەو گرنگی پێ نەدراوە منەگەر نمونەیەک باز بکەم وڵاتی سویدێکێکە لە وڵاتە پێشکەوتوانە کە زیاتر لە 10 ملیۆن کەسی تیاژی 10 ملیۆن بۆ زیاتر لە 1 ملیۆنی بەس پەنابەری تایە لە وڵاتە بەشێکی زۆریان ڕەنگە کورد زۆریش لە ساڵی 1990 لە وڵاتەدا 670 کەس بە ڕووداوی هاتوچۆ مرد 670 کەس ڕێژەکە زۆر بوو یعنی فەزایی وا دەرکەوتە ناو خەڵکدا کە ڕێژەی قوربانیانی هاتوچۆ زیادەکە دەست بەجێ پەرلەمانی ئەو وڵاتە دانیشتێکی تایبەتی لە بواری هاتوچۆیا کرد کە دەبێت کارێک بدۆزینەوە چارەسەرێک بدۆزینەوە کە ڕێژەی قوربانیانی هاتوچۆ کەم بکەینەوە بۆیە بەیانێکیان دەرکرد کە بە ژمارە 0 ناسرا ئەو بڕیاریان دەرکرد کە پلانێکی تۆکمەیان دانا بۆ ساڵی 2020 واتە ساڵی داهاتوو 2 ساڵیکە ڕێژەی قوربانیانی هاتوچۆ لە 670 کەسەوە بگەێنە ڕێژەی 0 ڕەنگە ئەم ژمارە نەگاتە 0 هیچ کاتێ بەڵام خۆشبەختانە پارساڵ ئامارەکان ئەومان پێڵێ لە وڵاتی سوید 266 کەسی بە ڕووداوی هاتوچۆ مردووە واتە ساڵ بە ساڵی چەندی ئۆتۆمبیل زیاتر لە 165 کەم بۆتەوە واتە ئەمە پلانی بۆ دانراوە دەکرێت لە هەرێمی کوردستانیشدا لە پەرلەمان بە تایبەتی ئەم پەرلەمانی کە دوایەکە دانرێ دەکرێت کاری بجددی لەسەر هاتوچۆ بکرێت پلانێکی درێژخایانی بۆ دابردێ ئەو پلانە ئیتر ئایا بۆ 3 ساڵە بێ ئایا بۆ 5 ساڵە بێ ئایا بۆ 10 ساڵ ئایا بۆ 20 ساڵ وەگەڕاوەکەتان هەوڵمان داوە و کاریشمان لەسەر کردووە و لەگەڵ ئەمەشدا حتا بواری هاتوچۆ نەکرێتە ناو بواری خوێندنەوە چی وەکو هەروانێکی تایبەت لە خوێندنە وەکو وانێکی مافە بەڵێ هەر وەکو ئەوانە ئەگەر بێت و وانەیەکی تایبەت بە بواری هاتوچۆ نەبێ ڕەنگە ڕێژەی ڕووداوەکانی ئێمە ساڵ بە ساڵ هەر بەرە و سەرکەوتن بە مامۆستا حەیدەر باسمان لە خەتەریات و مەترسیەکانی بەکارهێنانی هیتەر و ئەو کەلوپەلە گەرمکەرەوەکان کرد باشە خەڵکێک ڕەنگە بڵێ حکومەت نەفت دابش ناکات داربڕین قەدەغەیە بۆ سۆبەی دار و ئەوانە هیتەریش قەدەغە بێ و خەتەریات بێ لەسەر ژیانی هاوڵاتیان چارەسەر چییە؟ کاک هاوکارە من نەمانگوتی خەڵک بابەکاری بینی بەس هەموو کاتێک هەموو چرکێک مەترسیە یعنی مەترسیەکە چییە؟ ئەتو خەڵکی مەوەیە زۆر چەند حادیسە ساگەبێ ئەحساییە من بەدا مامەسا مەزبووتر لەو شتانە ئەحساییەمان لە بەندەستیوی چەند کەس بە سەبەبی کارەبای ڕۆیشتیە ئایا ئەوەی کارەبا لێیدایە تەماشا دەکەین ئەو ڕۆژە بینیمان کاربرا دەچوو عموو دەگبوو تێپی لێ دەدا ئەگە تێپەکە بەڕای من نیومەتریش ئەستور بیەوە تەسیری لێ ناکە لەوانەیە ئاگەینە لەسەری احتیمالێک لە فنجانەکان شکابیەوە یعنی ئەو شتانە دەستخۆش لە تیمەکانی کارەباش دەکەن بەڕاستی هەوڵی جدی دەدەن لە ناوی دەرن بەکاری بینە کاک هاوکار بەس سەبەب چیە دائیمەن شتێک هەیە لە لایمە لە وڵاتیمە کابرا کەتەلۆکت کڕی چی لێ دەکات ئەجێش کارەبای بکەوە کەتەلۆکەی چی لێ دەکات ناو تەنەکەی زبری چەند کەسێک کەتەلۆکی بخینتەوە کەم کەس زۆر جاریواڵێ هەتا لە ڕووی دەرمانەوە کاکە کابرا دەکڕی نازانی مزعافاتی چیە شخصە بووە دەرمانی چۆ سەدێرەکە بە غەڵەتی داێ جەماعەت سەدێت تووڕەنەبن نەیخینیتەوە کاکەوە ئەو دەرمانە لە بۆچی ڕاست خواردیتی لەوە نەخۆم کەس ئینگلیزی نازانانی ئەم کەس عەرەبی نازانی کاکاوە کار با خەڵک بەکار بینی بەس بە وشیاریەوە ئەتو لە شوێنەکی دابنێ شوێنەکە لەو فەڕۆز ناشتی مەوادی سوتەمەنی شتیوای بەلەتەنیش دانەبی وانە یان کابرا ئەو ڕۆژت خەریب و حادیسە ڕووبدا حادیسەکە چ بوو تەباخی دانا لەو سەری چی لە دێتە خوارێ بۆ ڕێی بۆڕی نەفت ئەتخوا ئەوە لەوێن دەرێ شی و بکورێ یعنی کابرا منزەڵی دانا دوو منزەڵ لەوێ قڵب دەدا لەو سەری بۆڕی نەفتە بتایەتەوە حادیسەکە چی بەسەردێ یعنی کاک هاوکار با خەڵک بەکار بینی کاکە بەڵام تۆزێک بە معقولی لە شوێنەکی دابنێ شتی لە بەردەم نەبی وانە وارەکەی درێژمەکە ئەو ماوادەی کردی کاکە یەک جاربی کڕا بزەبێت خۆی کاک هاوکار یعنی تەماشا دەکەی سەیاری کارەبایی بکڕێستا هەر هەندێک زەرینێ نازەمەوە چێت یعنی ئەو قسێ نازەم چێ دەهینی بە زۆرە کابرێت چ زەمی تو وجدانەکەێت تو ئەو خوای لە ئەو ماڵی خۆ دە شتەی بەکاردەینی تەماشا دەکەی وارەکەی ئاوا لێ بکەی بەدەستی دەپسێ ئایا شتە ڕاستە یعنی هەتا بێت تۆ زەمیریشانە بۆ کەسانی بینە سەر ڕووداوەکانی لافا و ئەو ڕووداوە سروشتیانەی تر
جەنابەت ئەندازیاری و معلومات لەسەر ئەوەش هەیە. ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بارانبارینی دیاریکراوە با بڵێن زۆریش پێویستە پێشتر لایەنە پەیوەندیدارەکان کاتێک کە پردێک کاتێک کە بەنداوێک دروست دەکرێت کاتێک کە گەڕەکێکی نوێ دروست دەکرێت نابێ حیسابی ئەو بارانبارینە بکەن بۆچی ئەو کارە ساتانە دەدا کاک هاوکار دائیمەن لە چەند ڕۆژی ڕابردوو و بەیانیش لە کاتژمێرەکانی داهاتوودا بە پێی پێشبینیەکان بارانبارنێکی زۆر و لە هەرێمی کوردستان دەکا و لایەنە پەیوەندیدارەکان ڕایانگەاندووە کە پێویستە خەڵک هۆشیار بێت لەو چەند ڕۆژی داهاتوو وریای خۆیان بن. کاک هاوکار هەستەوەی اختصاصی من نییە بە سەراحە دەمە لە ڕوویەوە بەڵام هەندێک شتێک تەخمینیە. ئێستا بۆ نمونە لە وڵاتان یان لە لای خۆشمانستان دەرە شارێکی هەولێر نزیکی 300 بۆ بە ئەو پەڕی 500 میلیمتر بارانی لێبباری لە خلالی یەک ساڵی. بەڵام کە تەمەشا دەکەی لە مودەیەکی کەم نسبەیەکی باران زۆر باری ئەو کاتە دەبتە سەبەبی چێ؟ سەبەبی ئەو لافا و ئەو ڕێگیران و جسر ڕووخان ڕەحمە لە داک و باوت پاشانەکە نقطە چیتکە هەیە بە سەراحەت ئیگەڕەکان هەرچەندە هەولێر دائیریە مەسەڵەن بۆ نمونە منطقەی سەتی زۆرجار ئاوەکە دێتە خوارێ ئەم بەڕاستی لە دایرە مەزاری شتووە لە هیچ لێ نازانم ینی برێم وەڵی ئاوا لێ دانیشم لێرە فتوای بدەم ئەو شتە وایە ئەو شتە غەڵەتە بەڵام یەک نقطە هەیە ئەوەی کە بیرمان بێ لە زەمانی خۆم بە بیرم دێ لای پێشمازی لای غاسکۆی تقریبان لەو منطقەیە کاتی خۆی لە چادەوری هەولێر هەرچەند داگۆل حەفرەك بوو ئەو داگۆل لە ڕووی ئەمنیەوە دروست کرایە بەڵام ئەوانەی کە بە تەمەنن بۆیان باس کردم ڕاستە لەوانەیە احتیمال هەدەفەکی ئەمنی هەبی نەبی ئەوی نازانم بەڵام یەک لەوانش کە ئەو ئاوەی کە باران دەباری بخۆسانی هەولێر ئاوایە لێژە کە نیێتە ناو هەولێر بە سەراحەت کاک دەمین لە ڕووی تەسمیمەوە هەرچەندە خۆزگا من باسی ناو شاری هەولێر ناکەین باسی ناوچە سنووریەکان و باسی ناوچە شاخاویەکان و باسی شار و شارۆچکەکانی کەش دەکەین یعنی ئەو ڕووداوانە چی بکرێ خەڵکەکە چۆن هۆشیار بێ کەمترین زەرەر لەو کارە ساتانە دەربازیان کاکە لە قەدیمەوە گۆترایە یعنی خەڵک دائیمەن لە بێنام شتێک پند و عیبرەت وەرگری نەبووە بە هیچ شێوەیەک ئەوە تەڵام مەسەلێکی دوور درێژەیە خزمێکمانەی نایمام ڕەشیدە بەزمی زۆر خۆشە ئەو شتانە دەجێڕتەوە کابراایەک نەسیحەتی دەکرد یەک لە نەسیحەتەکان بە کوردی ئەوە بوو گوتی لە مەجلیس سەگدانیشتەمیان قسەیان دەجێڕا وتی من نەسیحەتی بێک لیرەی دەکەم یەک لە نەسیحەتەکان چ بوو دوو نەفەریش بووم کە ینی ڕێوبار بوون یاخود تازیر بنیش تیزارەتیان دەکرد وتی ئەگەر بێت و بوار داهات یاخود مەوسیمی بارانباری بوو گوتی قەت لە شوێنی نزم یعنی بارەکەت مێخە ئیلا بڕۆ بە شوێنی بەرز لەبەرچی فعلا پارەی پێدا بوو کابرا و قسەی بە پارە کڕی بۆ ڕۆژێکیان چوو تەمەشا دەکەی خەڵک مەڕووماڵات و ئەوی پێ هەم لە دەور ڕووبارەکان بووە مەوسیمی بارانبارین بوار بووە ئەویش چووە شوێنێکی بەرز یان کاکە زەحمە نەبی دەوەرە لای مەگوتی نەوەڵام لە شوێنی خۆ یەک لیرەی بە قسەکەی دابوو وەڵا گوتی کە بوو بە باران ئەو خەڵکە مەڕووماڵات و ڕەشماڵ هەمی برد بەس کابرا لەو جێی ماوە خەڵکی مە بەداخەوە یعنی هەرچەندە اختصاصی من نیە بەس ئەوەندێک کە بینیومە چێ دەبا خۆ ناتی ئەو خەڵکەی کە لە شوێنێکی بەرز دروستی کردیە کابرا چووە لە ناوەندی گوندەکەی لەنا ئەوە ڕاستە ڕووبار بێرەدا دێ کاتی خۆی وا بۆ لە مزگەوتەکان منطقەی سەرێوانە لە ناوێ دروست دەکەن خۆ معقول چییە کابرا ئاو بێتن مامۆستا بە چێدا دەڕوە بە شوێنی بەرزیان خۆ نەمازانی ئاوا بالعکس بڕۆتە غێر دێتە ناو دۆڵەکان ئەو خانوانە چێ دەبە ئەوانەی کەوا لەوێن دەرێنە بەسەراحەت کە لە ناو دۆڵەکان دروستکراینە کاک هاوکار ئەوەش پەیوەندی بە ڕۆشنبیری خەڵکەوە هەیە ئەو دەجاری وا لە هەیە کابرا وەڵی دەچی لە دێیەکان یاخود لە شوێنەکان بەتابێت لە منطقەی سەرەوە ئەو لە سیمیلان و لەو شتانە بە چەند ساڵ پێش دەستا ڕوویدا ئەو کێشانە ئەوەی شەیە خەڵکەکان لە ڕووی تەسمیمی بینا و شار و هەتا گوندەکان مەفروزە خەڵکەکە پرس بکە عیبی تێدانێ کاکە ئەتر عەقڵی تو لە عەقڵی من باشتری مامۆستای لەوی ئەو لە فلان کەسی لافری دوای دێنە وڵات مامۆستا باس لە مەرجەکانی سەلامەتی لەو باڵەخانە گەورانەی کە لە هەرێمی کوردستان هەیە تا چەند مەرجی سەلامەتی تێدا مامۆستا باست لەوە کرد کە پێویستە بخرێتە ناو منهەجی خوێندن یعنی بواری هاتوچۆ و هۆشیاری هاتوچۆ لە قوتابخانەکان و لە قۆناغەکانی خوێندن بخوێندرێت تا ئێستا ئەوە نەکراوە ئێوە وەکو ڕێکخراوەکەتان یاخود ئەوانەی کە لە بواری هۆشیاری سەلامەتی هاتوچۆ کار دەکەن تا چەند
سوودتان گەیاندووە بە قوتابخانە و ڕەوزە و ئاستەکانی خوێندن لەوێ سیمیناریان بۆ بکەن دەوراتیان بۆ بکەنەوە هۆشیاریان زیاد بکەن پۆستەرات بڵاو بکەنەوە بەڵێ هەر لە دروستبوونی ڕێکخراوەکەی ئێمەوە ئامانجمان ئەوە بۆ کە وشیاری بگەینە تاک بە تاک و بە تایبەتی لە قوتابیاندا ئەوە کە دەستیشمان پێ کردو ئێمە هەر لە قوتابخانەکانەوە و شاری هەولێر لەوانەیە ئێستا شایەدی ئەوە بدەن مامۆستاکان بەڕێزەکان کە لە سەرەتاییەوە دەستمان پێ کردووە و لە مەحەدەکانەوە دەستمان پێ کردووە تاکو دەگاتە کۆلێژەکانش وانەمان وتۆتەوە وتنەوەی وانە بەڵام ڕەنگە بە ڕێکخراوێک یا بە دوو ڕێکخراو ئەمە نەکرێتەوە بەڵام ئەگەر کرایە منهەجێک و وەزارەتی پەروەردە کە کردێ منهەجێک و بدابەشی کرد بەسەر هەموو قوتابخانەکاندا ڕەنگە هۆکارێکی باش بێ و باگراوندێکی باش بێ بۆ ئەو قوتابیانی کە گەورە دەبن دەچنە زانکۆ لە پاش ئەوە کە ئۆتۆمبیل بەکاردێنن لە هێماکانی هاتوچۆ شارەزاییان دەبێ و ڕۆشنبیری هاتوچۆشیان زیاتر دەبێ ئێستا بۆچی لە وڵاتانی دنیادا خەڵکی ڕۆشنبیرتر لە وڵاتان لەگەڵ جیاوازەگەڵ ئێمەدا بۆ ئەوان هەر لە ڕەوزەوە وانەیەک هەیە کە تایبەتە بە هاتوچۆوە دەیخوێنن ئەمە زۆر زەرورە ئەبێ ئێمەش وا بکەین حتا بواری هاتوچۆ نەچێتە ناو بواری خوێندنەوە ئێمە ناتوانین وشارەکانی هەنا بە هۆشیاری شۆفێرانیش کۆتایی نایە پیادەش دەبێ کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک هۆشیاری هەیە کە دەبێت جێبەجێ بکە خۆی بواری هاتوچۆ چییە بواری هاتوچۆ گشتگیریە هەمووی دەگرێتەوە ئێستا ئێمە کوردستان کە زیاتر لە 5 میلیۆن کەسین 5 میلیۆن کەس پەیوەستە بە هاتوچۆ چۆن یان ئەو شوێرە یان پیادە ڕۆیە یا سەرنشینە کەسێ بە دەربێتەوە یعنی ڕۆژانە خەڵکە ئەمسیانە ئینە بەکارێنێ و هەر لە سەرۆکی وڵاتشەوە تا ئاخر فەردی وڵات ئەمە ئەم سێشتەوە بەکاردێنێ بۆیە ئەم ڕۆشنبیری هاتوچۆیە ئەبێ بگەێنرێت تاک بە تاک هیچ جیاوازێکیش نییە حتا ئێستا لە ڕێوداوەکانی هاتوچۆدا بەداخەوە ئێمە لەوانەیە ئەندامی پەرلەمانمان ئەمرێ مامۆستای جامعەیە ئەمرێ ئەفسەر بووە ئەمرێ یعنی مهندس بووە ئەمرێ بە ڕووداوەکانی هاتوچۆ واتە ڕووداوەکانی هاتوچۆ جیاوازی نەکردووە لە بینی چینەکانە هەمووی گرتووەتەوە یعنی وەزیرمان هەبوو وەزیری زراعە بوو هی سلێمانی بە ڕووداوی هاتوچۆ ئەمری خۆی کرد واتە ئەمە گشتگیریە و هەمووشمانی بەرپرسیارین سوودمەندی یەکەم هەر هاوڵاتیە و زەرمەندی یەکەمیش هەر هاوڵاتیە چکەمە کووتمان ساڵانەی مە 1000 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ بەڵام ڕووداوەکانی هاتوچۆ ئەوەش نییە تەنها لە کوردستان ئەم ڕووداوانە هەبێ ئێمە ئێستا وڵاتان ڕوودەداێژە و بەڵام لە شوێنێک بۆ شوێنە فەرقیە لە ناوچەیەک بۆ ناوچەیە فەرقیە لە شارێک بۆ شارێک جیاوازە لە وڵاتێک بۆ وڵاتێکی جیاواز ئێمەی کوردستان کە ئێستا بەشێکین لە عێراق بە پلی چوارەم دێ لەسەر ئاستی گیان لە زۆربوونی ڕووداوی هاتوچۆدا یعنی ئەمە زۆرە ئێمە گەر ئامارێک بدەین بەدەستەوە ئەتوانم بڵێم لە هەردوو خولەکێکدا 5 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ لە هەر ڕۆژێکدا 3750 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ هەموو مانگێک زیاتر لە 112,000 کەس بە ڕووداوی هاتوچۆمرێ سەرکەم ژمارانە چەند زۆرە بە ئاسان بەدەم ئاسانە لە یەک ساڵێکدا ئامارەکان ئەومان پیاڵێک کە 1,350,000 کەس بە ڕووداوی هاتوچۆمرن و 50 میلیۆن کەسیش بریندارە بێ 5,400,000 کەسیش ساڵانە کەم ئەندام بن ئێستا کەم ئەندام شریحەیەکی زۆر گرنگە زیاتر لە 1 ملیار کەم ئەندام هەیە لە جیهاندا زیاتر لە 600 میلیۆنی بەسی ئۆتۆمبیلە 600 میلیۆنی بەسی ئۆتۆمبیلە یعنی تۆ بزانە زۆرە زەرەرە مادیەکەش ساڵانە زیاتر لە 600 میلیار زەرەری مادیە لە جیهاندا لە هاتوچۆدا مامۆستا باسمان لە زۆربەی زۆری ڕووداوەکانی مردن کە ڕوودەدا ئەو ڕووداوانەی کە دەوترێت چەند کەسێک جانیان لە دەستدا چەند کەسێک بریندار بوو زۆر زار باس لە ئۆتۆمبێری بار هەڵگر دەکرێت و زۆر زار باسش لەوە دەکرێت کە ئەو کەسەیەکێک لە شۆفێرەکان کۆنتترۆلی دەستداوە و دواتر پشکنین دەکرێت کە مادەی کهولی یاخود مەشروباتی بەکارهێناوە خواردوێتەوە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە و تا چەند بە قانون ڕێک کراوە بە تایبەت ئەوەی مادە کحولیەکان و مادە سەرخۆشکەرەکان مادە کحولیەکان ڕەنگەشتێکی نوێ بێ بەڵام ئافو مادەی مخدرات ڕەنگەشتێکی نوێ بۆ وڵاتی ئێمە چکە ئێستا دژمنانی کورد ینی ساڵ بە ساڵ هەوڵەدەن گەنجانی ئێمە بەچی ئالوودە بکەن بە تایبەتی ئێستا بۆ بەچی مادەی مخدرات بەداخەوە ینی ئێستا بە تایبەتی جگە لە مەشروبات مخدرات مەشروبات هەر هەبووە بەڵام ئێستا مخدرات شیاد سەر بە تایبەتی ئەو ناوچانی کە نزیکن لە سنوورەکانەوە بەڕاستی ئەو ناوچانە و ئەم بار هەڵگرانش بە زۆری لەبەر ئەوەی کە لە ڕێگای دوور دێن و زۆر بەشیان ڕەنگە بەکاری بێنن و لەگەڵ ئەوەشدا ماندووبوونیش دەورێکی سەرەکی ئەبینێ لە ئەو شوێری بار هەڵگرانە چکە بۆ ئێستا هیانە لە ئێرانەوە دێ ڕەنگە چەند سەعات لە ئێرانەوە بەڕێوە بێ بۆ چەند سەعاتی ژێرە بەڕێ بێ 14 تا 15 سەعات تۆ ئۆتۆمبیل لێ بخوڕی
يعني بخوزم سر ساعات ناخر نابه حتى خوي قانونا كتو ابي ورێگەکانی زۆرن بەڕاستی بە تیژڕەوی یعنی زۆر بە خێرایی لێ دەکەن ڕێگەکانی ئێمەشی ئەوەنی ئێستا ئێمە زۆرترین خێراییمان لە ڕێگەکانی کوردستاندا 100 کیلومتر لە کاتژمێرێکدا 100 کیلومتر لێ کاتژمێرێکدا بەڵام ئەو لۆریانە ئەبینی بە 140 بە 150 ئەڕوا خێراییەکەی ئەم خێراییەش توانێت کۆنتترۆلی نامێنێ و شقامەکانی ئێمەش جات ڕێگاوانەکانمان بەرتەسکە زۆربەی ڕێگاوانەکانی دەرەوەی ئێمە یەکساییدا ئەمەش هۆکارەکە بەڕاستیەکەی یعنی ڕێژەی ڕووداوەکانی ئێمە لەگەڵ ئەم بار هەڵگرانەیە کە ئەبێت لە هەر سیارێک ئەدا دوو کەس تا سێ کەسی تیابرێ یعنی زۆر جار بەداخەوە ئەبینی خێزانێک بوو بە تەکید مردنی هەرتیایە خۆی ئاپ هەمووی ئاسنە گیانی هەمووی ئاسنە هیچی نینە بەڵام ئەم ئۆتۆمبیلە بچووکانە بە تایبەتی ئێستا ئەم ئۆتۆمبیلانی کە دێنە کوردستانەوە کوالیتیان زۆر نزمە یعنی هەر وەکو مقەبایە گوایە بەڕاستی تو ئەم ئۆتۆمبیلانە نوێیەکان بەراوردی بگە لەگەڵ ئۆتۆمبیلەکانی ساڵی 1970کان ئەبینی بۆنیتی ئەو سیارانە چەند پتەوە تەمامسا سیارەی ئەمریکی لەگەر ئەوروپیەکەی مقارڕم کە خەڵکی مە دەرێن ئێستاوە ڕغبەتێک پێیابووە کەوشتی ئەمریکی باشە تەماشا بکەنێ ئەوە دەرێن نازەم دوو دینگەی هەیە دووشتی هەیە وەڵحاسەڵ کوالێتیش ڕەنگە بەشێکی زۆری بازرگانەکان خۆیان تەڵەبیەوە بکەن لەبەرەوەی بە نرخێکی هەرزانتر دەستیان دەکەوێت کەەوەش کاریگەری لەسەرەوە هەیە مامۆستا باست لە پێش بەرنامەکە باسمان لەوە کرد کە گلەیت هەبوو لە دەستگاکانی ڕاگەیاندن کە وەکو پێویست گرنگی بەوە نادەن دواتر دێمەوەلات باس لەو بابەتەش دەکەین کە تا چەند دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆڵیان هەبوو لە هۆشیاری تاک بۆ سەلامەتی لە کاتی ڕووداوەکان مامۆستا باسمان لەوە کرد تا چەند لە باڵەخانە گەورەکانی هەرێمی کوردستان لە هۆتێلەکان ئەگەر بەبیرت بێ چەند ساڵێک پێش ئێستا هۆتێل سۆمان لە شاری سلێمانی گەڕی کرد چەند کەسێک بوونە قوربانی تا چەند مەرجی سەلامەتی لەو باڵەخانانەدا هەن واللهی کاک هاوکار ئەگەر بیوە من تەماشای بکەین تەوان لیستێکیان هەیە لە بۆەوەی یەک لەوانە مەسلەی سیستمی ئاگر ینی هەست درک پێکردن ینی سیستمی ئاگر کەوا حسی پێ بکاتیان دیتێکتەرەکەیان سیستمی حریق دووەمینیان کوژانەوەی ئۆتۆماتیکیان کەوا ئێستاکە گەبێم لە حەزەکە زۆربەی وتێلەکان دایان نایە ئیسپرینگر کاتێکەوە گەرمایی نزیکی 70 پلەی گەشت بخۆ ئۆتۆماتیکیان ئیش دەکاتن و بەکارگەر مامەستا بوو لەمێ باس لە بوومە لەرزە و هەندێک کارەساتر تریش ڕەنگە ڕوو وەڵاهی بۆ خۆشی برادران لەوانەیە ئێستا گیان لە دەنگمە بزانن شوێنێک ڕۆیشتیان علەساس قادرمە ئیمەرجنسیان دروست کردیە قادرمە ئیمەرجنسی یەکێکە لە مەرجەکان دەبێت لە هەموو باڵەخانەیەکی گەورە خوا ئاگادارە ئەو کابرایە جارێک کابراگە ساغ و سەلیمبی بۆ ڕێدا ڕڕگاگای لە خۆنەبی ڕازدەستە ئیمەرجنسی یعنی حالەتی تەویعیبی لەوانەیە برادران بازە تم بەخوا ئەو قادرمێ زەلام پێ بڕاوێک دەبستە تەواری یعنی ئەگەر 20 پەک و بەرای لێ نەبی ئەوە ڕقم یەک ڕقم دوو زۆر جاری والە هەیە الحەمدلله هەتا ئێستا دەستخۆشی لە مهندیسەکان دەکەم لە ڕووی مامۆستا بوومە لەرزەوە ئەگەشتیش ڕوو بدا یعنی نسبەی دانانی زۆر جارێ برادرەمان هەیە ئەو اختصاصی من نیە ئەوەش بەڕاستی لە سێفتی فاکتەر هەیە کۆڵۆمە یاخود دینگەیەک دروست دەکا دەرێن مهندیس فلان و فیسار زۆر شیشی دادنێن ئێستا دەرچەوە خێری پێوێ ڕاستە تۆزێکەوە یعنی لە عاملی ئەمان ئەو نقطەیە بەڕاستی ئیجابی هەرچەند اختصاصیش منیش نییە یعنی بەهێز بن ئەو دینگانە ئەو باڵەخانانە بە شێوەیەک بوومە لەرزەوانە دەستخۆشیان لێ دەکەم هەتا ئێستا لە هەولێر بە سەراحەت یعنی ئەوەندە مدەهەت بە شێو لە کوردستان ئەوەی نارێم لە ڕووی چیمەنتۆیەکەش دەرچووە کوردستانی هەتا ئەو کۆمپانیانش بەڕاستی کە لێرە چیمەنتۆی بەردەهم دێنن دەستخۆشیان لێ دەکەن هەم لە ڕووی کوالیتیەوە زۆر چاکن بەڕاستی کاک هاوکار هەموو جارەی وەمانگۆتی یەک شیش ئەسا ئەو شیشەی لە کوردستان بەرهەم دێ بە مقارنەی بیناسازی زۆری کوردستان تەعاان لیلعلم بەڵام خەڵکی مەدائیمەن لە ڕووی ڕاگەیاندنەوە کابرا حەفازەیەکی هەیە هەموو ڕۆژە هەتا هێواری حەفازەی ئەوە بەکاری بینێک ڕیکلامی فلان کەشتی چەشتی خۆمانی ئەمە ڕیکلامی لە بۆ دەکەین کابرێک لە وڵاتان دەچێت ئێستا یەک تەماتە کەەوەی لە کوردستان منطقەی سیدەکانە منطقەی تر لە هەر شوێنێک بیکەین ئایا چ جۆرەکە لەوەی دائیمان حەزمان لێیە شتی فلانکە دەوڵەت ئایا بێ و مقارنە بکەین لە ڕووی هەتا سەلامەتی بەکارهینان ئایا ئەو شیشانە زۆربەی شیش کە لە شەڕی عێراق و ئەمریکای لە منطقەی بەسرە لە منطقەی وەزەم زوبێر بوو لەوێ کە باشترین تەماتەشە دەهات لە عێراق هەچوون ئاسنەکانیان هەموو لێوێ خڕکردەوەکەوە هەم بە یۆرانیۆم لێی درابوو ئەو شتە معروفە پاشانەکە ئایا ئەوەی بێ بە هەر دەوڵەتێک بیفرۆشی دەیکا بە شیش دلێ خۆی بەکاری دەینی لۆتو دەینتەوە لێ تەماشا دەکەین هەتا نسبەی مامەسە لە ڕووی سەرەتانەوە یعنی ئەمە کابراای ڕۆشت بۆ
لای دکتۆری گوتی کاکە چێت دێشی گوتی هەموو گیانم ئەمە نازانین باسی لوتمان بکەین باسی سەرمان بکەین باسی دەستمان بکەین تەماشا دەکەین لە هەموو ڕۆکەوە نەک تر لە لای لافاوە سارەوە ئیتر نازانم باڵەخانەکان ماکەنا بچەند دەوڵەتێکی ئەوروپی و چەند دەوڵەتێک گەڕاوی تا چەند مەرجەکانی سەلامەتی هاوسەنگ هەر چەندە بەراوردکردن شتێکی زۆر سەتاسەد دەرناچێ بەڵام تا چەند ئەو مەرجانەی کە لە بینا باڵەخانە گەورەکانی وڵاتان هەیە لە هەرێمی کوردستانش بوونی هەیە والله ئەگەر مقارنە بکەی يعني وەکو مقارنەشی دقیق لەوانە ئەحسائیات لا نەبی يعني ئەوەش مامۆستام دارنتەکی دەکەمەوە مامۆستا شتەکانی زۆر ڕێکوێکە بەڵام وەکو ئەحسائیاتم لا نییە برێم مقارنتان بەڵام هەتا ڕادەیەکی باش بە سەراحەت ئەو شتانێکەوە ئێستا دروست دەکرێت بەس یەک نقطە هەیە زۆر شوێن هەیە بە سەراحەت لە حالەتی ڕوودانی هاتوو چۆ جاری والەیە کابرا نازانی بەخوا عیبی تێدا نیە چون بۆ بینایەک قادرمەکە هەبوو قادرمەکە دیار نەبووە دەرگا بوو دەبێ بچێ ژۆرێ بە قورآن یەک دەمی چیمە مۆزەفە ئەرکاکە زەحمە نەوی فلانکە دەرگا لە چێە تو شەرەفتانەوە ببێ بە ئەوە چدە قەومێ یعنی ببێ بە ئاگر کەوتنەوە کەس پێی دەزانی دومین مەسەلەی دانانی ڕێڕەوەکان ئێگزت لایت هەیە دەنووسێ کاکە زەحمە نەوی سەمەکە ئاوا دەڕوا بوو بە حالەتی بوو بە حەریق لە چەند بینای هەیە لە چەند شوێن هەیە یعنی پێویستە ئەوانە هەندێک شتێ بەخوا هیچی تێناچی یعنی یەک بینایە لەوانەیە تەکلیفی 300-400 دۆلاری با بکاتن یعنی ئەوە ڕقم یەک لە ڕووی قادرمەکان بەڕاستی کاک هاوکار یعنی یەک لەو بینانە کە بینای زۆر ڕاقی بووینە باوەڕکە قادرمەکەم نەدیتیتەوە ئێدە فەرموو زیلزال ڕوو بدا مامۆستا بەچێ خەڵک بستە چێ بزروی دەوی لەو کاتی 5-6 نەفەری دابنێن کاکە بوو بە حەریق لە زیاتی ئەو ئێکزیت لایتانە بە ئەوەی دابنێن وەڵاهی ئەوەش ئاگرکوژێنەوەش کابرا جاری وا لە هەیە بەس لەوەی داینایە لە بۆ دیکۆر لی عەڕەس فەقەت کابزان ئایا ئیش دەکا بینابین کاکە و خەرتومانە ئاوەکان بکەنەوە پەمپەکانتان بە ئیش بێخن هەچەند ئێستا بەزۆری بەسدانراوە بۆی ئەرکە قانونیەکان لە ڕوویەوەی دایری حەریقی دێ کاکە تەوا فلان بینایە تەوا بەڵێ کاکە تەوا بڕۆ برام سەرچاوم وەڵی هەتا بەس موافقەی وەردەگری یان هەتا دانانی محەویلە ئێستا دایرەی کارەبا دەستخۆشیان لێ دەکەم جۆرەکانیان یاخود شوێنەکانیان گۆڕیە بە سەراحەت دانا یان بەکارهینانی جۆرەکانی ئەویش هەندێک شتەیە لە ئاراداکەوە بیکەن ئەویش زێ دەستخۆشیە بەڕاستی دێمەوەلا دەگە دەرفەت بینێ مامۆستا یوسف باسمان لە ڕۆڵی دەستگاکانی ڕاگەیاندن کرد ژمارەیەکی زۆر دەستگای ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بیندرا و بیسترا و خوێندرا و یانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانە تا چەند هاوکار بوونە بۆ ئەوەی ئێوە ڕێکخراوی ئێوەمانان ئەوانەی کە هەوڵ دەدەن هۆشیاری ڕێگاوبان و سەلامەتی بگەنن بە خەڵک دەستیان گرتوون و کاتیان بۆ تەرخان کردو خۆی ڕاگەاندن دەورێکی سەرەکی ئەبینێ لە وشارکردنەوەی تاک لەم وڵاتەدا و ڕاگەاندن دەورێکی سەرەکیش دەبینێ بۆ لە وشارکردنەوە بۆ کەمکردنەوەی ڕێژەی ڕووداوەکان و سەرپێچەکان لە کوردستاندا بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم تاکوی ئێستا ئەوەی لە تموحی ئێمەدا بێوانە بووە لەبەرەوەی ئێستا لە کوردستاندا زیاتر لە 800 کەناڵی جیاواز بە هەموو بەشەکانی وەکو بیسەر وەکو بینەر وەکو خوێنەر هەمانە ئەگەر بێت و لە ڕێی ئەم 800 کەناڵەوە ئێمە وشیاری بدەین بە تاک بە تاکی کۆمەڵگا و بە تایبەتی خوشک و براشفێرەکانمان ڕەنگە ڕادەیەکی وشیاری وەربگرێ باگراوندێکی هەبێ ڕێژەی قوربانیەکان لە وڵاتدا کەمکەینەوە بەڵام لە کوردستاندا ئێمە دەبینین کاتێک کە ڕووداوی دروست ئەبێ بە تایبەتی ڕوودا و دڵتەزێنەکان کە کەسێک ئەمرێ دوو کەس دەمرێ وەکو خەبەر کەناڵەکان ئازان بۆ گواستنەوەی خەبەر مەبەستەکەم لەوەیە وەکو خەبەر بڵاوی دەکەنەوە بەڵام ئێمە با کار بکەین پێش ئەوەی ڕووداوەکە ڕووبدا پێش ئەوەی ڕووداوەکە ڕووبدا ئێمە وشیارەکە بدەین بە خەڵک کە ڕووداوەکە بوو تۆکو خەبەر چی سوادێکی لەکەی ئێمە ئەبێ ڕاگەاندنەکان ئەبێ کارێکی وا بکەن لە جیاتی ئێمە زۆر فلیم هەیە لە کەناڵەکانەکە لێ درێم ڕەنگەی سوادی هەنە بۆ کۆمەلگای ئێمە نەبێ و لەگەڵ نەری توی کۆمەلگای ئێمەشە نەگونجێ ئەکری ئێمە لەلایەنە پەروەردەیەکەوە لە ڕاگەیاندنەکانە ناوە بەناوە وشیاریی هاتوشیتیا بڵاوکەینەوە وایاننا یان ئەو ئەکتەرە بەڕێزانی کە لە کوردستانە هەن ئەتوانن شێوەیەکی تەمسیلی لە هاتوچۆ دروست بکەن یعنی بۆیە ئەڵێم ڕاگەیاندن دەورێکی سەرەکی ئەبینێ لە وشیارکردنەوە و بە تایبەتی لە ڕووداوەکانی هاتووەتوانە کەمی کاتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەیشت کەناڵی ئاسمانی پێیان بکەم هەتا زۆر بەرنامە و کاتی بۆ تەرخان کردووە و هیوادارین لە داهاتوو زیاتر کات بۆ هۆشیاری تاک لە ڕووداوەکانی کاک هاوکاریەکەوە مامۆستا باسی کرد باسی ئەو شتێکی لە هۆشیاری
تەماشا دەکەی کاتێک حادیسەی سارەی دەبیتن خوانەکە ئەو باستان کرد لۆری بوو زاری وایە نەفەرەکان دەی بوو خوانەکە بە موچێشی دەربینی ئەوەندە حادیسە دومین کابرای ڕادێشن کاکە زەحمەت نەبی ڕایکێشن زۆر زاری وایە کابرا هیچ بەرای لێ نەبوو بەڵام حەبلی شەوکی سایە یان چوەوەی کاکە باریەی دەینن زاری والێ کاپلاقی دەبێتەوە کاکە بڕاک تیمەکانی فریاکەوتن ناتوانن بگەنە شوێنەکە لەبەر ئەو قەرەباڵغەی کە دروست بووە ئەوزە کاکە بەس خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی دەڵێ یعنی ناتوانن تحملی ئەوە ناکەن دەستیان خۆش بی کاکە کەس ئینکاریاکە وەڵڵای ماڵیان ناوابێ وەڵڵای مەمنونیانین وەڵڵای دەزاین دڵیان گەورەیە بەس یەک تۆس ئەهی اختصاسە کاکە کە شتێکت ئاو تۆپە کە دەستم کردێ بزانانی ئایا کەم شت وەزنەکەی چەندە نەرمە ڕقە دێتە دەستم یاخود لەوانەیە زۆر جارێ خەڵکی مەلۆ تووشی حادیسەی بەمووی تووشی ئینزیلا خۆی بە وەزانی شتەکە سووکە هەڵی گرتیە یاخود کارتۆنێکی وینەوەی زانێ سوکە شووتێکی لێدا لە قاتی شکایوانێ ئەو شتانە مامۆستا هەمووی عیلاقە دومین لە ڕووی ڕووناچیەوە ڕووناچی زادەکان کە کارەبا دەکوژێتەوە یاخود ئەو درەختانەی کەوا هەیە یعنی ئێستا لە ئەحمەدی خانی هەتاوەکو لای زانکۆی فەتحی تێدایە حتى لە کەلاژە و حادیسانە زۆر کاتی خۆی چ بوو ئەو مشتکانە مرتکی پێ دەڵێ نازانم چییە کە بەرز بوو کابرا دێتە دەرێ هیچ چاوی نابینی تر لە هیچ ڕاستیاری ڕاست ڕاک سیارێک لێ دەدا دەبێت بە فلیمە جە بڕۆ تاقیبی خەسەخانە و سزن و سوڵحی بکەیت مامۆستا ئەو ڕووداوانەی کە ڕوودەدا لە هەرێمی کوردستان دێمە سەرەوە پرسیارە لە هەموو وڵاتێک ڕووداوی گەورە هەیە بوومەلەرزە هەیە لافاو هەیە گرتنی شوێنە گشتیەکان هەیە بەس ئەو ڕێژە زۆرە قوربانی هەیە ئەو ڕێژە زۆرە زەرەر و زیانە هەیە بۆ نمونە لە یەک ئاگرکەوتنەوە نزیکەی زیاتر لە 1000 دوکان بسووتێ بۆ نمونە لە باران بارینێک چەندین پرد و ڕێگای سەرەکی نێوان پارێزگاکان دابخرێ خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم يعني هەموو شتەکان پێم دەفەرمێتن يعني حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزنوا أعمالكم قبل أن توزن عليكم يعني دەفەرمێ لا يلدغ المؤمن في الجحر مرتين دوو جار ئینسان نابی مار پێوە بدە یعنی هەندێک شت هەیە معالەجەی کاکە فلانکە شت معالەجە دەکرێ دەتوانین معالەجەی بکەین یان نا بەداخەوە شتەکان هەر دووبارە دەبنەوە مەجموعەی خەڵکی عەشوایی هەیە خانیەکانە لە ڕووی تەسمیمەوە بەڕاستی پێویستە دووبارە بکرێتەوە یعنی هەندێک شتێ عیبی تێدانێ کاکە تەسمیمەک لۆن منە گەڕەکی عارەبان کاتی خۆی بەس کەر و وڵا خۆشتانە پێدا ڕۆیشتە ئێستا معقول نییە مەدرو یان کابرای مهندیسدا بنیشتێ لە شارەوانی وڵای کاکە 8 مەتر لە بۆ کۆڵانەکان بەسە ئەستاندەری نێودەوڵەتی چەندە ئەو باڵەخانەکەش بە شێوازێکی ڕێک و پێک دادەندرێ بەڵام لە کاتی جێبەجێکردن ئەو جاوانە هەموو بابەتن کاکە ئەوە هەموو بابەتن ئەگەر بێ و زاریوالە کتابش ئێستا تەلیفکەی ئەو ستاندەراژ ئێستا بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین هەمووش بە تەمامن تەرجمەی سەر کوردی بکەن شتێکی وا لە ئارادایە هەندێک دوکتۆری بەڕێستێ بڕاستی ناوەکانی نازانم هەتە لە کۆلیژی ئەندازیاریش بەشدارن کەەوە هەمووی تەرجمەی سەر کوردی بکەن لە ڕووی سەلامەیە ڕووی مەوادی بینایەوە ئیلە ئاخیری هەموو کۆ دوشتی و هەڵێ قسەی کۆتایی کاتی بەرنامەکەمان کۆتایی هات دەمەوێت کۆتا ئامۆژگاری بۆ شۆفێران و بۆ ئەوانەی کە ئۆتۆمبیل لێ دەخورن چیە وەڵام من داواکارم لە خوشک و برا شوێرەکان پابند بن بە یاسا و بەڕێنمایەکانی هاتوچۆ وەکو باسیشم کرد وشاریەکانی هاتوچۆ هەموو گشتگیریە ئەتوانی بڵین لە خێزانەوە دەست پێ بکەین چکە خێزان دەورێکی سەرەکی ئەبینێ لە وشارکردنەوەی ناو خێزانەکەی خۆی دوای ئەوە قوتابخانە بەملایەن مامۆستاکانەوە و مامۆستایانی ئاینی بەڕێز بتوانن لە منبەری مزگەوتەکانەوە وشاری هاتوچۆ بگەێنن و چارەسەری گۆڕانکاری لەسەر سیستەمی هاتوچۆ لە کوردستاندا بکرێ ڕەنگە بە هەموو ئەمانە بتوانین شتێکی باشی دەدروست بکەین و ڕەنگە کەم بکرێتەوە ڕێژەی قوربانیەکان کەم بکەین محاولەش بکرێت ئیسعافاتی ئەوەلیش ئەوانەیە کە دەبێت تازە بن بە شوفێر ئەوان شتانەیە بەرنامەکەمان کۆتای پێ هیوادارین دەرزگاکانی ڕاگەیاندن و ناوەندەکانی خوێندن دەرگای واڵا بێ بۆ ئێوە لە کۆدایدا زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەیدەر مامۆستای زانکۆ ئەندازیار و بەڕێز مامۆستای یوسف بازیانی سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی بۆ ڕێگاوبان لە هەرێمی کوردستان دەکەین کە ئامادە بوون سپاسی ئەوەی بینەرانی بەڕێز و خۆشەویست و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و هەموو ئەوانەی کە ئێستا بینەرمان بوون دەکەین بەداوا لێبردنەوە بەڕێز محەممەد زەمیل پێشکەشکاری سەرەکی بەرنامە ئەمڕۆ بەهۆی چەند کارێک تایبەتیەوە نەیتوانی بەرنامەکە پێشکەش بکە لە بەرنامەکانی داهاتوو بەردەوام دەبێت لەگەڵتان هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ شەوتان شاد وڵات